سەرەڕای کۆتایی هاتنی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان، بەڵام تا ئێستا حکومەتی هەرێم و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم هیچ وادەیەکی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەستنیشان نەکردووە. ئەوە ژوای کرد لە 27مین کۆبوونەوەدا ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ماوەی 90 ڕۆژ تەمەنی خۆی درێژ بکاتەوە. بە پێی یاساکە 4 ساڵە و بە جارێکی تر لە بە پێی مادەی سیوەک لە بڕگەی سێ دوای ئەوەی کە هەمواریش کراوەتەوە لە بڕگەی سێ ئاماژەی پێکردو دووە ئەگەر لە کاتی ئەستەمبوونی ئەنجامنەدانی ئەنجومەنی پارێزگاکانە ئەنجومەنی پارێزگاکان بۆیان هەیە تا 90 ڕۆژ بەردەوام بن لە کارەکانی خۆیان، واتە ئەو 90 ڕۆژە وەکو 4 ساڵی ڕابردوو کارەکانی خۆمان ئەنجام دەین و ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش دەتوانن لە ماوەی ئەو 90 ڕۆژەیە بڕیار بدەن دوای 90 ڕۆژەکە یاتوان دوای 90 ڕۆژەکە چ کاتێک دیاریەکەن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. پارێزگارەکان و سەرپەرشتیاری ئیدارەکان هەوڵ بدەن لە ماوەی 60 ڕۆژە بتوانن کاندیدەکانی خۆیان بنێرن بۆ ئەنجومەنی پارێزگا و بۆی ئەنجومەنی پارێزگاش بەدەنگدان یەکلای بکاتەوە ئەنجومەنێکی نوێی شارەوانیەکان هەم بۆ پارێزگاکان و ئیدارەکان هەڵبژێرین دواتریش بۆی بتوانین بۆ قەزا و ناحیەکانی جێبەجێ بکەین. لە 24 حوزەیرانەوە تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان کۆتایی هاتووە و تا 24 ئەیلول کار بەڕێکەر دەبێت. دوای ئەوەش پەرلەمانی کوردستان بڕیار لەو بارەیەوە دەدات. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەم وەرزەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە سستی بەڕێوەچوو کە زۆربەی کارنامەی ئەندامەکان پەسەند نەدەکران. ساردێکی زۆر هەبوو بەڵێ زۆر ئەجێندا هەبوو کە تەقدیممانە کرد کە کۆبوونەوەی لەسەرکرێ بەڵام نەئەکرێ. ئیتر ئایا ئەوە گەڕایەوە تەمان سیاسەتەکەیە ململانی سیاسیە بۆ ئەوەیە گەڕێتەوە یانەوە تا بەدڵی هەندێکیان نەبووە یا ئەوە تا بەدڵی سەرۆکی ئەنجومەن نەبووە یانەوە تا بەدڵی هەندێک لە ئەندامان نەبووە کە ئەو ئیشە بڕاتە پێشەوە هەر ئەو ململانە سیاسیەکەیەتوە لەناو ئەنجومەنە یاریەکە. لە دوای 24 ئەیلولەوە پەرلەمانی کوردستان پێویستە لەسەری بڕیار لەسەر هەڵبژاردن یاخود درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان بدات. کار 4 ساڵێک هاوشێوەی پەرلەمان هەڵبژاردننی بۆ ئەنجام دەدرێت. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە 4 ساڵی تەمەنیدا 6 کۆبوونەوەی ئاسایی و نائاسایی ئەنجام داوە کە بەشێکیان لەسەر کارنامەی ئەندامان بووە و بەشێکشیان کۆبوونەوەی ئاسایی بووە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.